نامەیەک لە شاری سەقزەوە بەڕێکەوتی 25 خەرمانانی 1404 هەتاوی. ئێمە کاتێک هەواڵی قەتڵی حکوومەتی ژینامان بیست، پەیوەندیمان بە باوکی ژیناوە کرد بۆ ئەوەی پێی بڵین کە گرنگی بە هەڕەشەی هێزە ئەمنیەکان نەدات و نابێت تەرمی کچەکەی تا کاتژمێر 10:30 خولەکی 26 خەرمانان بە خاک بسپێردرێت. تا ئەو کاتە نزیکەی 100,000 کەس کە زۆربەیان لە شارەکانی سەقز، بانا، مەریوان و بۆکانەوە هاتبوون لە گۆڕستانی ئایچی کۆبوونەوە. دەوڵەت ژمارەیەک مەلای کورد و ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حکوومەتی ڕیز کردبوو. دەیانەویست ڕێڕەسمەکە بە ناوی خۆیان تەواو بکەن و بۆ خۆیان بەڕێوەی ببن. کاتێک چەند کەس لەو مەلایەنە دەیانەویست بە ناو تەڵقینی ژینا بخوێنن، خەڵک هێرشیان کردە سەریان و وتیان پێویست ناکات، شەهید تەڵقینی ناوێت. پاشان ژنانی بەشداربووی ڕێڕەسمەکە دروشمی پیاو سالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایەیان بەرز کردەوە کە ئاماژەیەک بوو بە مەرگی ژینا. بەم شێوەیە خەڵک ڕێگەیان نەدا مەلاکان هیچ کارێک بکەن و هەموویان ڕاونان. پاشان بە دروشمی مەرگ بۆ جاش هەموو بەرپرسە حکوومەتیەکانیان ناچار کرد ڕابکەن. بە دوای ئەوەدا ژنان وێڕای وتنەوەی دروشمی پیاو سالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایە سەرپۆشەکانیان تووردا و درێژیان بە دروشمەکانیاندا. دوای بە خاکسپاردنی تەرمی ژینا چەند کەسێک سەبارەت بە چۆنیەتی کوشتنی ژینا و جنایەتەکانی کۆماری ئیسلامی قسە و باسییان کرد. پاش بە خاکسپاردنی جەماوەر بەدانی دروشمی شەهید نامرێ، نان کار ئازادی و ژن ژیان ئازادی بەرەو ناوشار کەوتنە ڕێ. جەماوەرەکە گەیشتنە بەردەم فەرمانداری. هێزە ئەمنیەکانی پارێزەری دام و دەستگا و ئۆرگانەکانی حکوومەت هێرشیان کردە سەر جەماوەری ناڕازی و چەند کەسێکیان بریندار کرد. دوای هێرشی هێزە سەرکوزگەرەکان شەڕ و تێکەڵشون تەواوی شاری گرتەوە. لاوان بە بەرد و هێزە ئەمنیەکان بە چەک یاگرین ڕووبەڕووی یەکتر بوونەوە و شەڕێکی بە تەواو مانا دەستی پێکرد. لۆ ڕووەوەکە ژمارە هێزە ئەمنیەکان توانایی سەرکوتکردنی خەڵکیان نەبوو، بەرپرسان لە تارانەوە سەدان ماتۆرسواریان نرد بە هانای هێزەکانیانەوە. ئەم هێزانە لە چەند ناوچێکی شار لەوانە ئێدارەی ئاو کە لەلایەن لاوانەوە ئاگری تێبەردرا دوخانیاتی سەقز و قوتابخانەکان جێگیرکران. بەهۆی جێگیربوونی هێزە ماتۆرسوارەکان لە هەموو بەشەکانی شار، لاوانی ناڕازی لە هەر کوچە و کۆڵانێکی شارەوە دەهاتنە سەر شەقامەکان. ئەم هێزانە لە چەند ناوچێکی شار لەوانە ئێدارەی ئاو کە لەلایەن لاوانەوە ئاگری تێبەردرا دوخانیاتی سەقز و قوتابخانەکان جێگیرکران. بەهۆی جێگیربوونی هێزە ماتۆرسوارەکان لە هەموو بەشەکانی شار، لاوانی ناڕازی لە هەر کوچە و کۆڵانێکی شارەوە دەهاتنە سەر شەقامەکان. ئەو هێزانە یەکسەر هێرشیان دەکردە سەر و خاڵە و وەک لەشکەری مۆغۆلەکان تەقەیان لە ماڵی خەڵک دەکرد و هەموو دەرگا و پەنجەرەی خەڵکیان لەناو دەبرد. بەڵام خەڵک بەبێ ترس بەرەوڕووی ئەو هێزانە دەبوونەوە و بە دروشمی مەرگ بۆ کۆماری ئیسلامی، مەرگ بۆ جاش ناچاریان دەکردن ڕابکەن. لە ڕاستیدا شاری سەقز بوو بە پادگان و هەر کاتێکیش ڕێکخراوەکانی دەروێی وڵات بانگەوازی ماگرتنیان دەکرد، بازار و شەقامەکان بە تەواوەتی چۆڵ دەبوو. هێزە سەرکوزگەرەکان ترسی مەرگیان لێ دەنیشت و بە سەر لێ شێواویەوە هەوڵیان دەدا خەڵک شەقام و کۆڵانەکان چۆڵ نەکەن. بەم جۆرە دروشمی سەرەتا و سەرەکی ئێمە واتە پیاو سالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایە لە بیرکرا و دروشمێکی تری ژنان واتە ژن ژیان ئازادی لەلایەن مێدیاکانەوە و هەروەها بەهۆی پێکاتەی سەرەتایی جەماوەری ناڕازیەوە بوو بە دروشمی سەرەکی. ئەلبەت ئەم دروشمە لانی کەمی جاواکاریەکانی ئێمەشی لەخۆ گرتبوو و توانایی جەماوەری بوونەوەی بەدەستهێنا.